سڵاو هاوسەرگیری منداڵ یا بەشودانی منداڵ کچ لە خوار تەمەنی 15 ساڵی یەکێکە لەو دیاردانەی کە لە مێژوودا هەبووە. ئایا ئەمە تا چەند ڕاستە؟ ئایا پەیوەندی بە کەلتورەوە هەیە یان نا؟ بینەرمان بن. پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی ئاڵۆزی بەرپرسیارەتی هاوبەشی نێوان ژن و مێرد و دروستکردنی ئایندەیەکی باشە بۆ منداڵ و نەوەکانی دواتر. هەر بۆیە ئەم پرۆسەیە کاتێ سەرکەوتن بەدەستدێنێ و دەتوانێت بنیادی ماڵێکی گەرم و پڕ لە خۆشەویستی بکات کە هەردوو لە ڕووی عەقلی و جەستەییەوە کامڵ و پێگەیشتوو بن. بەشودانی کچانی منداڵ یان خوارتەمەنی یاسایی لەو کۆمەڵگایانەی کە جەنگ و هەژاری سیمای بەردەوامیانە دیاردەیەکی جیهانیە کە بەردەوام هەڕەشە لە خەونی منداڵان و ئایندەی کۆمەڵگاکان دەکات. بەشێک لە توێژەران بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوە و تەلاق و تونند و تیژی خێزانی بۆ دیاردەی زوو بەشودانی کچان دەگەڕێنەوە کە وای کردووە پچڕانی شیرازەی کۆمەڵایەتی و تەنانەت کوشتن و ناپاکی هاوسەرەتی پەیوەست بکەن بەم دیاردەیەوە. لە کوردستان هەم لە ڕووی ئاینی و هەم لە ڕووی یاساییەوە هەوڵ درراوە ئەم دیاردەیە بنبڕ بکرێت، بەڵام بەهۆی پەیوەندی ناهاوسەنگی نێوان یاساکانی هەرێم و یاساکانی عێراق کە بە خێرایی بەرەو دەسەڵاتێکی مەزهەبی دەڕوات، ئەم دیاردەیە لە ناوچە هەژار نشینەکان و کەمپ و شارەوێران کراوەکانی دەستی داعش و ململانەی مەزهەبی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت و کاریگەری لەسەر کوردستان هەبووە. مەسەلەی بەشودانی منداڵ یا هاوسەرگیری منداڵ یەکێکە لەو مەسەلانەی کە مێژوویەکی درێژی هەیە. تا لەم سەردەمەدا ئەم پرسە کراوەتە تاوانێک و وەک نەخۆشیی نەفسی کە پێی دەوترێت پیدۆفیلیا سەیر دەکرێت. ئامارەکانی ئەم بابەتەش گەلێک ترسناکن بە درێژایی و پانتایی جوغرافیایی مرۆڤایەتی. مامۆستا مەسەلەی با بڵێن خواستنی کچی منداڵ یانی قاسر ناکەم زیاتر پەیوەندی بە با بڵێن کلتورەوە هەیە یا دینەیە؟ بەڵێ عورفێکە عورفێکی عورفە ئەگەر عورف نەبێت یعنی ئەگەر شریعەتی ئیسلام بفەرمێ هەر ئەبێ مناڵ ئەگینا لە فەرمودەی پێغەمبەرە هەیە صلی الله عليه وسلم کە حەزەکەم نەسی حەدیثەکە کە لە صحیحی بوخاریە هەیە کە پێغەمبەری خوا فەرمووێت لا تنكح الأيم حتى تستأمر ولا تنكح البكر حتى تستأذن. ئافرەت ئەوەی کە بێوەژنە هەتاوەکو بە دەمی خۆی دا ئیقرار نەکا نەڵێ ڕازیم بمدەن بە فڵانە کەس بە هیچ جۆرە هیچ کەسێک ناتوانێ مارەی بکە. و ئافرەتێکیش کە کچ بێت هەتاوەکو ئیزنی لێ وەرەگیرێ. جاری وا هەیە ئیزن کە وەرەگیرێ لەو ئافرەتە کە پرسی پێەکەی ئەگەر لە بێدەنگ بوو ئەفەرمێت بۆ کچ بێدەنگی دەلیلە لەسەرەوەی کە ڕازیە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی ئیلا بێ ئیزنی لێ وەربگیرێ بە بێ پرسی خۆی ناکرێ. بەڵام لە وڵاتی خۆمانە جاری وا هەبووە وەکوی ئێستا نەبووە کە ئافرەت زۆربەی ئافرەت کەم بووە. داوای کچی پیاوێکت کردووە وتوێتی کوڕەکەی من مناڵە سبەینە پەکی ئەکەوێ ئەگەر من ئێستا کچەکەی خۆم دەم بە تۆ ئامادەی مەسەلەن توێژ خوشکەکەی خۆت مناڵێک بیدەی بە کوڕەکەی یانی مناڵی سەر بێشکە ئەو مناڵەکە مارە کراوە لە مناڵەکەی ئەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگەی نەداوە بە باوک کە دوایی پرس نەکا بە ئافرەتەکە ئیلا ئەبێ پرس کرێ بە ئافرەتەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەو ئافرەتە ئەگەر باڵغ بوو ئەبێ پرسی پێ بکرێت ئەو کاتە ئەگەر ڕازی بوو ئەو کاتە ئەگوازرێتەوە. طبعاً ئێمە بمانەوێ و نەمانەوێ ئافرەت لە تەمەنی 12 ساڵیە باڵغە بێت دواتە توانای مناڵکردنی هەیە. بۆیە یعنی ئەگەر چەند ساڵێکیش پێش ئەوەی کە باڵغ ببێت بەڕاستی توانای ژن و مێردایەتی توانای ئێوە هەیە کە بچێتە ناو ماڵی وەک وەق ئەسەرێکی لەسا مناڵێکی 8 ساڵ یانی 2 ئیبتیدایی بێنە بەرچاوی خۆت چۆن ناتوانێت وشتە بکە تا ئێستا تەقریری توبی ئێمە لە ڕووە زانستیەکەی و تۆ باز لە یاسا مەکە مەسەن باسی 18 ساڵەکە کە 18 ساڵ تا 18 ساڵ کۆمەڵە مامەڵەی یاسایی هەیە نابێت لەگەڵی بکرێ. 18 ساڵ مامەڵەی یاسایی جیایە مامەڵەی شەرعی جیایە. شەرع هەموو شتێک لە حەدی خۆیان لە سنوورێکی بۆ داناوە لە سنووری خۆیان دیاری ئەکرێت. باشە مامۆستا ئەمە نابێتەوە ئەوەی کە پیاوان دوور بکەونەوە لە ئافرەتێک کە لە تمەنا بێ 15 20
25 ساڵ بێ چونکە ئەتوانێت ئافرەتێ بێنێ عمری 12 ساڵ ئەو کاتە ئەوانێت بە تایبەتی لەم سەردەمەدا کە ئێمە زانین کچ وەکو کوڕە خوێنێ تا 18 ساڵی جارە لە عەدادیە ئەنجا جامیعە ئەوە 22 ساڵ و دوای ئەوەش خۆتەزانی چۆن نەتوانینەوە دوانێت تەوفیق پێ بین جارێ ئەو یاسایی کە لە کوردستانی خۆمانە دەرچووە کە باسی فرەژنی ئەکار ڕێگای لە فرەژنی گرتووە ئەوە زوڵمێکی گەورەی کرد لەو ئافرەتانی کە بێوەژن و قەیرەکچن تازە ئەوانە پیاویان دەست ناکەوێت ئیلا ئەڵڵاهومە مەگەر پیاوێ ژنەکەی بمرێ جە دوای ئەوە بڕۆ ئەوانە مارە بکات بۆیە بەڕاستی جەنابەت باسی ئەوە کە ئەگەر تەمەنی مناڵ هەبێ خەڵک گەورە مارە ناکات دەی برا گەورەکان ئەمڕۆ خۆمان زۆڵمیان لێکرد مەبەستەکەی من ئەوەیە یاسایەکیان دەرکرد کە زوڵم لە ژنەکرێ ئەوانەی کە ئەکەونە ناو تەمەنەوە بەڵام خۆ لە ئەوە نییە کە ئافرەتێک کە بکوێتە تەمەنەوە گەر بێوەژین بێ یان قەیرەکەش بێ تازە گەنجی دەست ناکەوێت یەک شتە تاکو ئافرەتی مناڵ وەسابێ زۆربەی پیاوان ناڵە مەمەی ناچن ئافرەتێک بێنن هاو تەمەنی خوا هەموو مناڵە شو ناکە بە گەورە هەموو مناڵێک شو ناکە بە گەورە حەزەکەم دڵنیا ببیتەوە لەوە هەر ئافرەتێ لە تەمەنی مناڵەیە شووبکە شووی بەو پیاوە نەکردووە شووی بە باخەڵی پیاوەکە کردووە ئێمە تەجربەمان ئێستا سەیری کوردەواری خۆمان کە سەیری وڵاتی خۆمان کە ئەو پیاوانەی کە تەمەنیان هەیە و ئافرەتی گەنجیان هێناوە هەمویان خەڵکانێکن حساب کە ئافرەتەکە بە پارە شووی کردووە ئێجا هەم زۆربەی وانە ینی بەڵێ من پێ دەڵم خەتالێکی ئافرەتەکە خۆیەتی ئەگینا بە زۆر هیچ ئافرەتێک مارە نەکراوە منداڵ بۆ منداڵ مارە ئەکرێت نەک مناڵێک مەسەن کەسێکە لە تەمەنی کەما بێ و بۆ تەمەنی گەورە ئەوە کوفە نییە کە کوفە نەبوو ئەمێنێتەوە سەر ڕەزامەنی کچەکە ئەگەر کچەکە خۆی ڕازی بێ بڵێ من شووەکەم بەو کەسێکە لە تەمەنی خۆمانیە ئیترەوە ڕەزامەنی خۆیەتی بەڵام هاوکوفە نین ئەو ئافرەتە ئەگەر باوکی بیدا بە کەسێکە لە تەمەنی خۆیان نەبێت توانێت بڵێ من قوبوڵم نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثە هەیە کە ڕێگەی پێداوە ئێستا من حەدیثەکە عەرزتانەکەم بەڵام من مەبەستەکەی من ئەوەی کە یەکێتی زانایان بڕیاری لەسەردا یەکەمین یانوتیان عەقدێکی باتڵە ئەمە یەکەم دووهەمینیشیان کە ڕەئی دووهەمینیان ئەوەیە لەسەر ئەو ڕایە بوون کە ئەم عەقدە کاتێکە مناڵێک مارە ئەکرێ لەسەر بێشکە ئەبێ کاتێک کە ئەم مناڵە گەورە بوو خۆی بیری لێ بکاتەوە چکە جاری وایە لە مەسلحەتی مناڵەکەی لەوانەیە کوڕەکە کەسێکی باش بێت بۆیە فەرمێت مناڵێک کاتێکە لەسەر بێشکەیە ئەگەر بێت و باوک بڕیاریدا بیدا بە کەسێکی تر ئەبێ یەکەم مارەی مەهرولمیسل یعنی بە ئافرەتی ئەو سەردەمە مارەیەکەی چنێکە بێونە مارەیدا بنرێ بە ئەو مناڵە ئەمە یەکەم دووەمین ئەبێ ئەو کەسێکە لێ مارەکرێ بێ کوف و هاوشانی خۆی بێت ئەمە دووهەم سێهەمینیشان ئەبێ ئەو کەسەکە ژنی لێ مارەکرێ دەوڵەمەند بێت ئەو مناڵە یعنی سەروەت و سامانێکی دیاریکراوی هەبێت تا لێ مارێکرێت سێهەمینیشیان ئەو ئافرەتە کاتێکە گەورە ئەبێ ئەگەر وتی من ڕازیم شوو بکەم بە ئەو کەسە ئەو کاتە نیکاحەکە بێ بە نیکاحێکی سەحیح ئەگەنا نیکاحەکە باتڵە هەتا ئەو ڕۆژە ئافرەتەکە خۆی بڕیارەدا بۆیە بڕیاروارە دەستی ئافرەتەکە خۆی ئەنجا پێتوانێ ئەم منداڵ کچی منداڵ بەپێی زروف و زەمەن و بڵین شوێن ئەگۆڕێ بۆ نمونە ناوچە گرمەکان ئافرەت و پیاویشیانی زووتر باڵغ هەبێ بەس لە ناوچە ساردەکان و کوێستانەکان ئافرەت درەنگتر باڵغ هەبێ ئەمە مەسەلەن ئێستا کچێکی 9 ساڵ لە شوێنێکی با بڵین وەکو رووسایە لەوانەیە ئاگای هەر لە دنیا نەبێ بەس لە سعودیا جیاواز بێ لەوانەیە خۆی هەموو شتێک گەڕێتەوە بە عورف و عادەت لەو وڵاتانەی کە وڵاتە گەرمەکان بووە لەناو خۆیان نەزانی و یانە ئافرەت مەسەلەن چونکە ئافرەت کە پێگەیە لە ڕووی جەستەیەوە لە سنگەوە دەرەکەوێ مەسەلەن لە کۆمەڵێک هینەوە دەرەکەوێت کام ئافرەتە کاتیەوەی هاتووە کە شوو بکات گەیوە بەڵام لەو وڵاتانەی کە مەسەلەن بڵێن وڵاتەکان فێنکن بەڕاستی جەستەی ئافرەتەکە خۆی پیشانێدا کەم ئافرەتە هێشتا ناکامە نەگەیشتوێتە ئەو ئاستەی کە بدرێ بە شوو یان شوو بکات بۆیە بەڕاستیە کەوێتەوە سەر دایک و باوک ئەو کاتە بەرژەوەندی مناڵەکەی خۆیان نەزانن شریعەتی ئیسلام ڕێگە نادا مناڵ بە بچووکی مارە بکرێت یعنی بە زۆر بۆ دوای ئافرەتەکە دەسەڵاتی نەکرد مەسەلەی هاوسەرگیری کچی منداڵ بە زۆری بابەتێکە لە جیهانە بۆتە دیاردەیەک ئەڵبەتە لە جیهانی ئێمانە لە وڵاتانی ترش ئەو دیاردەیە ئەوە چۆنە
دێردەی بەشودانی منداڵ یا هاوسەرگیری دیاردەی هاوسەرگیری منداڵ یاخود هاوسەرگیری پێشوەخت یاخود ناکام دیاردەیەکی جیهانیە واتە تایبەت نییە بە ناوچەی ئێمە و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود بە دواکەوتوانی با بڵێن ئاینێکی تایبەت هاوسەرگیری منداڵ لەسەر ئاستی جیهانی ئەم پرۆسەیە ئەنجام دەدرێت بە بەهانەی جیاواز بێگومان پاکانەشی بۆ ئەکرێت و لەژێر کەڤەری با بڵین پاراستنی ئەم کچە یاخود دابینکردنی ژیانی بژێوی ئەم کچە هەندێک جار و دواییش یینە سەر هۆکارەکانی تری ئەنجام دەدرێت. باشە ڕێژەی ئەم دیاردەیە لەکوێ زۆر مەسەرەن لە ئەوروپا لە شەرق لە ئەفریقیا بەپێی ئامارەکان وڵاتانی ئەفریقا پشکی شێریان بەرەکەوێت لە ڕێژەی هاوسەرگیری بە منداڵ کچی منداڵ بێگومان کوڕانیش بێبەشنین لەم پرۆسی هاوسەرگیری پێشوەختە بەڵام زیاتر کچانە بنە قوربانی ئەمە لە دوای ئەوە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی وەکو وڵاتێکی وەکو ئەمریکای لاتینی وەکو با بڵێن بەنگلادێش ئەفغانستان وڵاتانی دیکەی وەکو لای خۆمان هەرێمی کوردستانیش بەداخەو ئەم دیاردێتیایە تەشەنەی کردووە کەواتە بڵێم ئامارێکی تەواو هەبێ تۆزێ زەحمەتە بەڵام بە پێی ئامارەکانی یونیسف ڕێکخراوی یونیسف تا ینی ئێستا لە جیهاندا نزیکەی 650 ملیۆن کچ لە ناو هاوسەرگیری پێشوەختایە کچی منداڵ بەرامبەر بەوە 115 ملیۆن کوڕی منداڵ هاوسەرگیری پێکراوە کەواتە کوڕان بێبەژنین لەم پرۆسەیە با بڵین لەم دیاردەیە ئەوانیش ئەبنە قوربانی ئەم دیاردەیە بەس تۆ پێتوانێت کوڕ کەمتر ئەبێتە قوربانی چونکە ئەو مناڵی نابێ مەسئولەتی مناڵ بەخێوکردنی نییە ینی بۆ ئەو باشترە من لەگەڵ جەنابەت نیم لەوە ڕاستە ئاسەواری دەرونی و جەستەیی زیاتر لەسەر کچە منداڵەکەیە لە دوای پرۆسەی هاوسەرگیری بەڵام کوڕانیش بە هەمان شێوە ئەو کوڕانە هێشتا نەگەشتونەتە ئەو تەمەنەی کە بتوانن بەرپرسیارەتی خێزانێک هەڵگرن ینی داوایان لێ ئەکرێ ڕۆڵی پیاوێکی گەورە ببینن لەگەڵ ئەوەی کە خۆی هێشتا لە تەمەنی منداڵیە لە تەمەنی یاریکردنایە لە تەمەنی ئەوەیە کە دوای ئارەزوەکانی خۆی بکەوێت ئەوانیش بە هەمان شێوە قوربانی زۆر باشە ڕێژەی ئەم دیاردێ لە ئەوروپا چۆنە لە ئەوروپا ڕێژەکە کەمە زیاتر ڕێژەکە لە ناو کۆمیونیتیەکانە هەیە ئەو کۆمیونیتیانە زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاتوون هەندێکی لە ئاسیاوە هاتون ناوەڕاستی ئاسیا هەندێکی لە ئەفریقاوە هاتوون بەڵام خۆشبەختانە لەوێ چەند یاسایەک بە تایبەتی لەم ساڵانەی دواییە دەرکرا کە بە تەواوەتی ئەم پرۆسەی قەدەغە کرد بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە 2017 یاسایەک دەرکرا کەوا هەموو ئەو عەقدی زەواجانی هاوسەرگیریانی کە لە دەرەوەی وڵاتیش کراوە بوون تەمان لە ناوی وڵات ناکرێشتیوە لە خوار 18 ساڵ قەدەغەیە هەر هەمی پوچەڵ بکرێتەوە ئاعترافی پێ نەکرێت ئەمە وای کرد کە ڕێژەی هاوسەرگیری لە نێوان با بڵێن کۆمیونیتیەکانیشە کە بۆ مناڵی خوار 18 ساڵ کەم بێتەوە ئێستا ئامارەکان بەس ئەو کۆمەڵانەیە کە خۆیان خەڵکی ئەوروپانی وەکو پەنابراتونەتەوەش کەسەی لە شوێنەکە کۆبوونەتەوە زۆر باشە باسی ئەمریکای لاتینیت کرد ئەوشی شوێرێکی گەورەیە ئەو شەرۆک ئەفریقیا ئەبێت ینی نەخێت لە ئەفریقا زیاترە بەڵام ئەم دیاردەی وەکوتم دیاردێکی جیهانیە لە زۆر وڵاتان هەیە ئێمە کێشەکە ئەوەیە بەهانەیە هەیە بۆ ینی هۆکارە دۆزنەوە دایک و باوکەکان بە تایبەت بۆ بشودانی کچەکانیان لە تەمەنێکی منداڵیە ئەگەر ڕێگەم پێبی جەنابە باسی هۆکارەکان بکەم وەکو باسم کرد یەکەم هۆکار هەژاریە پەیداکردنی بژێوی ژیانی ئەو کچەیە کە دایک و باوکەکان ناتوانن بیگرنە ئەستۆ کەواتە نەجاتیانە بێ هەم لە مەسرفی خوێندنی ئەو کچە هەم لە مەسرفی ژیانی و خواردنی و دابینکردنی پێداویستی دیکە بۆی
دووەم ئەو فکرە هەڵەیە ئەو گریمانە هەڵەیە کە ئەڵێ ئەم کچە لەناو پرۆسەی هاوسەرگیریە پارێزراوە بێت تووشی هەڵە نابێت نەخێوانە بێگومان تووشی توندوتیژێکی زۆر ئەبێتەوە بە تایبەتی چکە هێشتا خۆی لە تەمەنی یاریکردن و مناڵی و لە تەمەنێکایە نەلایانی دەرونی نەجەستەی نەفکری ئامادە نییە بۆ ئەوەی هاوسەرگیریە بکات لە ناو چوارچێوەی ماڵێک دروستکە خێزان دروستکات و بەداخەوە کە ئەڵێم زۆربەی ئەو کچە منداڵانە دەدرێن بە پیاوێکی لە خۆیان گەورەتریا پیاوێکی بە ساڵاچوو کەمە خۆی بە خۆی کارەساتە تەنانەت ئەگەر لەگەڵ با بڵێن هاوسەرێکی هاوتەمەنی خۆشیە زەواجکە ئەمەش هەر بێگومان کێشەی تری بەڵام خراپ ئەوەی ترکە هاوسەرەکەی گەورەترە لە خۆی ئەوە زۆر خراپترە چکە توندی تیژێکی زۆر بەکارێت لە دژی مەبەستمەوە دوو منداڵێنە چیان عەقڵیان بە دنیا نەشتێ بەڵام ڕێژەی توندوتیژی کەمترە لەناو بەڵێ هەردووکیان نزیک بن هاوتەمەنیان بەڵام بێگومان کچێکی منداڵ بکەوێتە بەردەسی پیاوێکی بالغ گەورە بێگومان هەموو توندوتیژێک بە بەکارێنێ لە دژی یونیسف پێشبینی ئەکا لە ماوەی 2 ساڵی داهاتوودا هاوسەرگیری منداڵ تاکو 10 ملیۆن یعنی بگاتە 10 ملیۆن حاڵەت دێنە سەر مەسەلەی پیدۆفیلیا بەڕێزت چۆن تعریفی پیدۆفیلیاکەی پێدۆفیلیاش دیاردەیەکی جیهانیە لە مێژووشە هەبووە بێگومان مێژووی کۆنیش هەبووە مێژووی تازە و ئێستاش سەردەمیشمانە هەیە پێدۆفیلیا ئەگەر بتوانم با بڵێن تەرجمەیەکی ڕاستی بکەم بە کوردی منداڵبازیە یاخود حەزی سێکسیە بۆ منداڵ کە ئەمەش بەڕای من و بەڕای زۆر لە پسپۆرانی ئەو بوارە هۆکارێکی گەورەیە لە پشتی هاوسەرگیری منداڵەوە لە هەندێک وڵات وەکو وڵاتی خۆمان لە ژێر سایەی با بڵێن دینە یاخود شریعەتی ئەو وڵاتە یا یاسای تایبەت بە وڵاتە با بڵێن هاوسەرگیری پێشوەخت کراوەتە کەڤەرێک پەردەپۆشێک بۆ دیاردەی پێدۆفیلیا باشە شەڕی ناوخۆ چه کاریگەری چیە بێ لەسەرم بابەتە شەڕی وڵاتان با بڵێن وەکو سووریا وەکو لوبنان بێگومان جەنگ یەکێکە لە هۆکارە گەورەکانی زیادبوونی ئەم حاڵەتە ئەم دیاردەیە وەکو بینیمان ئێمە لە دوای جەنگ لە سووریا بەرپاپوونی ئەو جەنگە ئاوارێکی زۆر ڕویان کردە هەموو وڵاتەکان وڵاتانی وەکو ئێمە هەورێمی کوردستان عێراق بەگشتی ئوردون وڵاتانی دیکە ئەگەر ئێمە تەنانەت هەر ئەوەی لە میدیاوە ئەیبیستین تووشی شۆکمانەکات کە چەنەها حاڵەتی هاوسەرگیری منداڵ هەیە ئەویش دەبعەن ئەیگەڕێنمەوە بۆ ئەو هۆکاری کە دایک و باوکەکان ناتوانن ئەم کچانە ژیانی بژێیان دابین بکەن ناتوانن مەکتەبیان بۆ دابین بکەن خوێندن مەسرەفی خوێندن تەنانەت ئەترسم لەوەی کە بە لاڕێیا بڕۆن تووشی هەڵە ببن تووشی توندوتیژی سێکسی ببن تووشی دەستدرێژی سێکسی ببن لە ناو کەمپەکانە لەبەرەوە ئەڵێن ئەگەر لە لای پیاوێک بێ ئەم پیاوە بیپارێزێ ژیانی بژێی بۆ دابین کا باشترە ئەوە سەبەبێکی واقعی نییە بۆ ئەو بەشودانە بەڵێ هۆکارێکی واقعیە بەڕای من ئێمە لەسەر ئەرزی واقع ئەگەر سیرکەین بێگومان ئێمە تەمەنا ناکەین وابێت بێگومان ئەمە تەمەنامانە کرد جەنگ و ئەم هۆکارانی تر نەبوونایەتە هۆی زیادبوونی ئەم دیاردەیە چکە لێرەدا بەو خەیاڵی یا بەو نیەتی کە تۆ بتەوێ ئەم کچە بپارێزی لە ناو هاوسەرگیریەکە بەڕاستی حاڵەت واقعەکە عکسی ئەوەیە پێچەوانەی ئەوەیە کەس ناپارێزرێ کچێکی منداڵ لە ناو هاوسەرگیریەکە کە بە تایبەت زۆربەی ئەم کچانە بێگومان بە زۆر هاوسەرگیریان پێ ئەکرێ ئەنی هاوسەرگیری زۆرە ملەیە ئەمە هەندێکیان پەنا ئەبەنە بەر خۆکوشتن خۆسووتاندن ئێمە حاڵاتی خۆکوشتنیشمان زیابۆ لەو وەکو ئاسەواری هاوسەرگیری پێشوەخت هەروەها ئەبێتە هۆی هەڵاتنی ئەم کچانە لە ماڵەوە
ڕاکردنیان چکە ناتوانن تحملی ئەو وەزع بکەن نەجەستەی وەکوتم نە دەرونی با بڵێن لایەنی حتا فسیۆلۆجی و فیزیکی ئامادە نییە بۆ تحملی ئەوە زۆر باشە ببین سەر مەسلەی عێراق لە عێراقا ئەم دیاردێش زۆر بەربڵاوە بە ناوی شریعەتە و لای شیعەشیانی هەر شەڕیان لەسەرەوە کرد کە کچ لە 9 ساڵیەوە بێ بدرێ بەش ئەو ڕێژانە لە عێراقا چۆنە بەڵێ لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیش ساڵانی پێشوو گرنگی نەئەدرا بە دەستەبەرکردنی با بڵێن ئامار یاخود زانیاری لەو بارەیەوە بەڵام لەگەڵ زۆربوونی دیاردەکە چەند ڕێکخراوێکی لۆکاڵی بە هاوکاری و یارمەتی ڕێکخراوی یونیسف ئاماریان کرد ئاماریان جێبەجێ کرد بەپێی ئەو ئامارە لە 6 مانگی یەکەمی 2019 با بڵێن لە ئەسڵی 34,000 گرێبەستی با بڵێن زەواج کەوا هەڵوەشاوەتەوە بەهۆی هاوسەرگیری پێشوەختەوە بەرامبەر بە 34,000 حاڵەتی با بڵێن جیابوونەوەمان هەبووە لە ساڵ هەفتای ئەو 34,000 تەمەنیان لە 15 بۆ 30 ساڵ بووە کەواتە هۆکاری جیابوونەوە تەلاق لە عێراقدا زۆربەی ئەگەڕێتەوە بۆ کەمی تەمەنی بڵێ ژن و مێردەکان ئەمە ژوای کرد هۆشداریەک بڵین نەتەوەی گرتوەکان هۆشداریەکی یا بە عێراق کە ئەبێت ئامار با بڵین ئامارێک جێبەجێکەن یاخود ئەنجام بدەن ڕیتا کۆلۆمبیا نوێنەری سندوقی نیشتەجێبوونی نەتەوەی گرتوەکان هۆشداریدا لە دوای ئەوەی کە لە 11/6/2022 ئەم ساڵ کۆنفرەنسێکی نیشتیمانی لە بەغدا بەسترا بۆ لێکۆڵینەوە لەم دیاردەیە ئەمەش با بڵێن نیشانێکی باشە بۆ ئەوەی کە عێراقیش بە خۆی بچێتەوە بە یاساکانی بچێتەوە بۆچی ئەم دیاردەیە وازیایی کردو لە عێراق کوردستان ئامارێک هەیە لە 1 ساڵدا لەم ساڵی پێشوودا 669 کچ لە کوردستان خوێندنیان بەجێ هێشتووە بەهۆی هاوسەرگیری پێشوەختەوە دوجار وەک دەردەکەوێت بە شودانی منداڵ لە شریعەتی ئیسلامدا نەسونەتە و نەدینە بەڵکو کللتورێکە لە ناو عەرەبی قەدیمدا پێش ئیسلام هەبووە دوایی گواستراوەتەوە ناو ئیسلام و دواتر کراوەتە شریعەتێک ئێستا شەڕی لەسەر دەکرێت بەڵام لەم سەردەمەدا ئەم بابەتە وەک نەخۆشیێکی دەرونی سەیرەکرێت سوپاس کە بینەرمان